پێویستی بە وەرگرتنی ڕاو ڕاوێژی خەڵکانی پسپۆر ڕەم بوارە شارەزایان و بە هەمان شێوە کە بەشێکیشان لە ناو لایەنە سیاسیەکانن پێویستی بە وەرگرتنی ڕاوێژی لایەنە سیاسیەکان هەیە. لەم چوارچێوەیە ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیان وتوێژێکی زۆر باشمان هەبوو و ئەوانیش بەڕاشکاوی بیر بۆ چوونی خۆیان خستە ڕوو سەبارەت بەو پرسانە کە ئەم وتوێژانش بەردەوامیانە بێ و لە ماوەی داهاتوو ڕەنگە لایەنەکانیش خۆیان هەندێک ئاڵوگۆڕی بیر و ڕابکەن و پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانی پەرلەمان ئەم بابەتانە هەوڵەدەن لە ڕێگای سازان و لێکتێگەیشتن چارەسەر بکەن بۆ ئەوەی لە داهاتووە بتوانین بە شێوەیەکی یاساییانە ئەو پرسانی کە هەن چارەسەر ببن. زۆر سپاس. خوشک و برایانی بەڕێز، ئێمە ئەمڕۆ لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە دانیشتین. ئەجندای کۆبوونەوەکە بریتی بوو لە باسکردنی پرسی دەستوری هەرێمی کوردستان و پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئەیانویست بیر و بۆچوونی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەو بابەتە بزانن. ئێمە لە ئەنجامی هەڵسەنگاندنی هەلومەرجی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیستەمی سەرۆکایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هەروەها لە ئەنجامی ئەو سیستەمە سیاسیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە سیستەمی سەرۆکایەتی لە وڵاتانی جیاجیا، ئێمە بیر و بۆچوونی خۆمان پێڕاگەیاندن کە لە کوردستانی عێراقا پێمان وایە گونجاوترین سیستەمی سیاسی بۆ کوردستانی عێراق سیستەمێکی پەرلەمانیە هاوشێوەی بەغدا. من سوپاستان دەکەم.